دەرگای دادگاکانی گەرمیان داخران دادوەر و سەرجەم فەرمانبەرەکانی تاماوەیەکی دیاریکرا و بایکۆتی دەوامکردنیان ڕاگەیان هۆکارەکەشی بۆ شکاندنی شکۆی دادگاکان دەگەڕێنەوە داخستنی دەرگای دادگاکانی گەرمیان پاشەوە دێت کە سوکاری ئەنفالکراوەکان و چالەکانی مەدەنی بە خۆپیشاندان چوونە سەر دادگای تاوانەکانی گەرمیان دادوەرەکانی گەرمیانیش لە بەردەم دادگای تاوانەکانی گەرمیاندا وەک ناڕزایی یەکگرتبوونەوەیکیان ئەنجامدا. ئێمە وەکو دادوەران ئەمڕۆ ئیعلانی ئەومان کرد کە مانگرتنێکی سەرتاسەری لە سەرۆکایەتی ناوچەی تێڵچوونەوەی گەرمیان ئیعلان بکەین لە ئەنجامی ئەوەی کە دوێنێ ئەو ئەحداسانە ڕوویدا لە ناو دادگای تێڵچوونەوەی گەرمیان. خۆپیشاندانەکەی کە سوکاری ئەنفالکراوەکان دژی گواستنەوەی دادوەر هاوژین حامید بوو لە قەزای کفریەوە بۆ قەزای ئامێدی کە سوکاری ئەنفالکراوەکان پێیان وایە بەهۆی دەستگیرکردنی جاش و مستشارەکانەوە ئەو دادوەرە بە گواستنەوە سزادراوە بەڵام سەرۆکایەتی دادگای گەرمیان پێیان وایە گواستنەوەی ئەو دادوەرە هیچ پەیوەندی بە دۆسی جاش و مستشارەکانەوە نییە. مەسەلەی کاک حاکم هاوژین لەم قەزیەیە هیچ ڕەبتێکی نییە بە قەزیەکەوە بەڵکو تێکەڵ کراوە مەسەلەی کاک حاکم هاوژین کە حاکمێک بووە سەر بە ناوچەی ئیستینافی گەرمیان بووە جۆرێک لە نەقلیاتی بەسەرا هاتووە نەقلەکە ڕەبتی بە مەسەلەی گرتی مستشارەکانە و یا قەزیەی ئەنفال و ئەوانەوە نییە یعنی قەزیەکە تێکەڵ کراوە. بایکۆتکردنی دەوامی دادگاکان لەلایەن فەرمانبەران و دادوەرانەوە دادگاکانی دەربەندیخان و چەمچەماڵ و کەلار و کفری و خانەقین و ناحەی ڕزگاری گرتەوە بەوتەی دادوەران تاوکاتەی لێپێچینەوە لە ڕێکخەران و خۆپیشاندەرانی سەر دادگای تاوانەکانی گەرمیانەکرێ لەلایەن دەسەڵاتی جێبەجێکردنەوە دەوامی دادگاکان ناکرێتەوە. مەریوان حەسەن NRT گەرمیان.